هونەرمەند محەممەد فەتاح دوای چەندین ساڵ بە دیداری تابلۆیەکی خۆی شاد دەبێتەوە. محەممەد فەتاحی هونەرمەند دوای چەندین ساڵ لەگەڵ چەند هاوڕێیەکی لە ساڵی 1990 تابلۆیەک بۆ یەکێک لە هۆتێلەکانی شاری سلێمانی دەکێشن. دوای ئەوەی لە یەکێک لە بازاڕەکانی شاری سلێمانی بە دیداری ئەو تابلۆیە شاد دەبێتەوە، دووبارە دەیگەڕێنێتەوە بۆ لای خۆی. زۆر خۆش بۆ من کە پێیان وتم تابلۆیەکی تۆ لە شوێنێک لە بابن لە دارەستاوەکە لە ناو دوکانێکە هەیە، پێم سیر بوو ئەبێت چ تابلۆیەکەم بۆ کام تابلۆیە، ینی شکم لە زۆر شت هەبوو بێت چێ بردبێتی بۆ ئەوێ، بەڵام خۆشبەختانە کاتێک کە ئەو هاوڕێم کە و خەبەرەی یامێ چوین بۆ ئەوێ سیرمان کرد، نەک تابلۆی من تابلۆی کۆمەڵێک هونەرمەندی تریش. طبعاً چیرۆکی ئەم تابلۆیە ئەمە لە زمنی پرۆژەیە کابوو کاتی خۆی کە بۆ ئوتێل ئاشتی کرابوو، طبعاً بەڕێزەوە ئەووانی کە سەپەرشتی ئەویانە کرد، ئەو کاریان سپاردبوو بە هونەرمەندی گەورە مامۆستا عەلی جۆڵا، بەڵام ئەویش لە شەهامەتی خۆی و لە جوانی و کردەوەی خۆی حەزی نەکرد بە تەنها ئەو کارە بکات، ئەو پرۆژەی یا بە کۆمەڵێک هونەرمەندی بە ئەزمون کە ئێمەش توانیمان ئەو شوێنەی پێجوهم بکەین و تابلان لێ بێ. ئەم ئیشەی کێسا لە پشتمەوە گەڕێتەوە بۆ ساڵی 1990 کە لەو پرۆژەیە کراوە. بەڕاستی هەستێکی زۆر سیر بوو، ینی کە من ئەو کارم بینیوە جارێکی تر منداڵێک مەسەرەن چۆن باوکو دایک بەجێ هێڵێ و هیچ هەواڵی نابێت دوای چەندین ساڵ 20 ساڵ 30 ساڵ خەبەرێکی وەرەگرێتەوە. من بەڕاستی لەو دەقەیانی نێم ئەزانی تووشی حاڵەتێکی زۆر هەستیری بووم لە خۆشیە، ینی هەرەو ما بوو باوەشی پیا بکەم ماچی بکەم. هونەرمەند ناتوانێت هەتا ماوە لە ژیانی هونەریدا لەسەر یەک ستایل بڕبات، ئەگەر بێت و یەک ستایل کار بکات هەڵبەتە نشوستیەک لە بیرکردنەوەی هەیە لە گوتارەکەیە هەیە. بۆیە من چەندین ڕێبازی هونەریم بینیوە لە ژیانی هونەریمدا، ئەو کاتە من سرف ئەبستراکت ئیشتمە کرد، ئیشی تەجریدمە کرد، تەجرید تاعن بریتە لە کۆمەڵک پانتایی ڕەنگاڵەیی، بەڵام هەر مۆزوعی تایە حیواری تایە، مەسەلەن دافعێک هەیە بۆی ئەو کارە بکەی. بەڵام ئێستا دوای چەندین ساڵ کە ئێستا لە 2026 داین حتمما ئیشەکانم گۆڕاوە. من ئێستا بە ڕێبازی مابڵێن تعبیری تەجریدی ئەبستراکت ئەکسپرێشنیزم کارەکەم کە فیگەریش لەناو ئیشەکانما هەیە، بەڵام تەجرید هەر ماوەتەوە لەناو ئیشەکانە، حاڵەتەکە میکسێکە لە نێوان ئەو دوو ستایلەدا. من بەردەوام کارەکەم، ئەمە مەرسەمەکەمە، ڕۆژانە دێم لێرە ئیش ئەەکەم. لەم دوایەدا دوایمین بەشداریم پیشانگایەک بوو لەگەڵ هونەرمەند ساڵح نەجار لە شاری کاتانزارۆ لە میانەی بەڕێوەچوونی 17هەمین فستیڤاڵی بەدرخان، لەوێ نمایش کرا کە جەماوەرەشی باش ئامادە بوو لەوێ، و لە هەمان کاتە کتێبێکیشم لێوێ بڵاو کرایەوە کە بە ئیتالی و بە کوردی لەسەر من نووسرا بوو. ئەمە مای خۆشحاڵیە و سپاس بۆ هاوڕێم کاک حەمید بەدرخان کە ئەو کارەی گرتە ئەستۆ ئەو هاوڕانی کە کارەکانیان برد بە بەداخۆ من نەمتوانی خۆم ئامادە بم بۆ داهاتووش هەر لە کارکردندان بۆ ئەوەی کە پاییزی ئەم ساڵ پیشانگایشی نوێی خۆم بکەمەوە.